یادی تۆ نامگرێنێت ئێستا بە دووری داشنام ئەو گۆرانیەی مەرگ ڕێگەی نەدار دەڵان بەکرد تۆماری بکات یادی تۆ نامگرێنێت ئێستا بە دووری داشنام. ساڵی 1994 هونەرمەند ڕێبین جەمال ڕۆژێک بەدەم خەیاڵەوە هەستەکانی ئەگەنە ترۆپک و لەم ساتەدا ئاوازێک لە دایکە بێت و ناوی لێدەنێت یادی تۆ. ساڵ دێت و دەڕوات ڕێبینەوێت ئەم ئاوازە پێشکەشی هونەرمەندێک بکات تا ببێت بە شاکارێک کە هۆنراوەکەی لەلایەن شاعیر ڕێدار سابیرەوە دانراوە تا ئەوەی ڕۆژێک پێشکەشی هونەرمەند ئەردەڵان بەکری دەکات. ئەردەڵان بەکر قوبوڵی دەکات و پلانیەوە دادەنێن یادی تۆ تۆمار بکەن، بەڵام نەخۆشێکی مەترسیدار هەموو پلانەکەیان تێک دەدات. ئەردۆ بەبێ ئەوەی یادی تۆ تۆمار بکات لە ساڵی 2009 لە تاراو گەو لە سوید لە غەریبیدا گیان لەدەست دەدات و ئاوازی یادی تۆ بێگۆرانی بێژ دەهێڵێتەوە. بەڵام بەر لەوەی گیان لەدەست بدات داوا ئەکات ئەگەر ئەو نەیتوانی و تەمان ڕێگای نەدا ئەوە هونەرمەند گۆران ساڵح ئەم ئاوازە بکات بە گۆرانی. ئەوە بوو هونەرمەند گۆران ساڵح ساڵێک دوای مەرگی ئەردۆ لە ئەلبومێک بە ناوی یادی تۆ وەسێتەکەی هونەرمەند ئەردەڵان بەکر جێبەجێ دەکات و گۆرانی یادی تۆ پێشکەش بە ڕۆحی ئەردۆ کات. یادی تۆ نامگرێت